دینە باش دوازەی شەو چی دەکات لە ماڵی ئاوازدانەری کورد هەڵکە و زاهر ئایا برومە دەخوا مێردەکەی دینە بەهرام چۆن توانی دینە ڕازی بکە وەچی بۆ کردووە چەند ساڵ لە دینە بچووکترە وە چەند ئاڵتوونی بۆ کردووە بۆچی گۆرانی کەتانە ڕاگرا بوو کێ هۆکاری سەرەکی بوو ئایا لەمە دوا دەتوانێت گۆرانی هونەرمەند حەسەن زیرەک بڵێ بۆچی قوتابیەکانی هەڵکە و زاهر لە هەر دەرکەوتنێکیان هەڵایەکی گەورە دروست دەکەن تەواوی زانیاریەکان لە کلین میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕاینەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز پێشەوەی سیر ڤیدیۆکەما بکەیت لایک و کۆمنت و شێر بینەتەوەروەها سەبسکرایبی کەناڵەکەما و کۆزان گۆڵەکەشدا بگرە بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمین کەس بی کە بابەتەکانمان ببینی ئەوەروە سناپشاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوی ناوت بیستە نێو تیر و پشکەوە ببی بە خاوەن خەڵات. دینە ئەو هونەرمەندەی زۆربەی چاوەکانی لەسرە بە گۆرانیەکان و بە تێکستەکان و بە کلیپەکانی لە ئێستادا بە هاروهاسترین قوتابی ئاوازدانەر هەڵکە و زایردا دەندرێت وە زۆرترین چاویشی لەسرە وە لە هەر دەرکەوتنێکی لە سۆشیال میدیا یاخود لە تیڤەکان زۆرترین دەنگدانەوە بە دوای خۆیدا دەهێنێ. دینە ناوی ڕاستەقینەی دینە محەممەد ئەمین خدرا لە ئێستادا تەمەنی 33 ساڵە و خەڵکی ڕانیەیە وە نزیکەی 5 ساڵ دەبێت دەستی بەکاری هونەری کردو لەگەڵ ئاوازدانەر هەڵکە و زایر وە زۆرترین قسە و باز لەسەوە دەکرێت پاش 12 شەو چی دەکە لە لای هەڵکە و زایر بۆ بورمەش دەخوا ئەو بورمەیە زۆرترین دەنگدانەوەی هەبوو. ئایا مامۆستا بورمە هەیە؟ واروەها دینە دوای ئەو قسەی سۆشیال میدیای تەنی لە هەموو لایەکۆ پۆستیان دەکرێت دەڵێ لەبەرەوەی من 12 شەو دەچمە لای هەڵکە و زایر و گۆرانی تۆمار دەکەین من لەگە خەڵکی ئاسایی کاتەکانم زۆر جیاوازە من دەتوانم بڵێم 11-12 نیوەڕۆ لە خەو هەڵدەستم و نانی بەیانی دەخۆم وەلای من نیوەڕۆ 5 ئێوارێ وەروها ئەگەر 12 شەویش بچمە لای هەڵکە و زایر گۆرانی تۆمار بکەم ئەو لە لای من وەکو ئەوە وایە 9 ئێوارە بێتن بۆ لای من زۆر ئاساییە وا هاوسەرگیریشم کردو هیچ نەبووتە چێشە بەڵکو بگرە پێشتر چۆن ئەژیام ئێستاژاوا دەژیم ئەو باز لەوەش دەکاتن چەند زمانێکیش دەزانی وەکو زمانی عەرەبی بە هەموو لە هەجەکانیەوە بەڵکو بگرە خەلیجی و مەغریبیش دەزانێتن وەروها تورکیش دەزانێتن وە دەڵێ ئینگلیزێکی باشیش دەزانم بۆ خەڵکێکی زۆر پێی دەڵێن ئەی هیندی دەزانی ئەویش لە وەڵامدا دەڵێن نەخێر هیندی نازانم تەنها ئەم گۆرانیم گوتووە بە هیندی لەبەرم کردو و وتومۆتەوە وە دەنگدانەوەیکی ئێکجار زۆری بە دوای خۆی دەهێنە ئەم گۆرانیە وە لە پرۆگرامیشمدا هەیە گۆرانێکی تری هیندی بۆ خۆشەویستانم ئامادە بکەم و وە لە پرۆژەمدا هەیە. وە خەڵکێکی زۆر دەپرسن ئایا دینە چی دەکرد لە لەبنان 2 ساڵ دینەش وەڵام دەداتەوە دەڵێتن من 2 ساڵ وایە لە لەبنان بوومە بەڵام من لە لەبنان کارم کردو و خوێندومە تاوەکو توانێتم ماستەر بەدەست بێنم لە بواری مارکێتینگ بۆیە زیاتریش لەو کاتەوە فێرە زمانی عەرەبی بوومە. دینە وا دیارە چاوێکی ئێکجار زۆری لەسرە هەموو خەڵک پێیان سەیرە دەڵێن چۆن بەو ماوە کورتە هاتە نێو هونەر و ئۆتۆمبیلی گرانبەها بۆ خۆی بکڕێ وە خانوێکیش بۆ ماڵی باوکی بکڕێ دینەش دەڵێ ڕاستە من ئەو شتانەم هەیە و ئەو شتانەم کردووە بەڵام من کار دەکەم ئیش دەکەم خزمەت دەکەم بۆیە پێویستە لە بەرامبەر ئەم شتانەش پاداشتێکی هەبێتن و وە من کاری ڕکلامیش دەکەم بێزگە لە کاری هونەر بۆیە ئەو پارانم بەدەست هێناوە. وە لە پرۆگرامێک پرسیاری ئەوە لە دینە دەکەن ئایا هیچ بەرپرسێک یاخود هیچ مەسوولێک یان کەسێکی دەوڵەمەند و کچەکانی تری نێو سۆشیال میدیا و دیاری کورد تەکلیفێکی ئاوایان لە تۆ کردووە کە بڵێن بەرامبەر هەندێک شتی زۆر زەخمت بۆ دەکەین ئەویش لە وەڵامدا دەڵێن نەخێر بە هیچ شێوازێک تاوەکو ئێستا مازایەکی فاسولەی نەوتەکانشیان پێشکەش نەکردوم بۆیە ئەوان من دەناسن و تەبیعاتی من دەزانن چۆنا بۆ هیچ کەسێک نەوێرە بێتە پێش وە زۆر بە دڵنیاییەوەش دەڵێتن تاوەکو ئێستا بە هیچ شێوازێک شتیوا ڕووی نەدا و ئیشاڵە ڕۆژ نادا. هونەرمەند دینە لە کۆتاییدا چەند بووینەوە ڤیدیۆیەکی خۆی بڵاو کردەوە لە ڕێکەوتی 5/6/2021 لەم ڤیددیۆیاندا شەوە ئاهەنگی خۆی بوو لەگەڵ هاوسەرەکەی
خەڵکێکی زۆر تامەزۆی ئەوە بوون بزان و هونەرمەندینە لەگەڵ چێ هاوسەرگیری کردووە لە کۆتاییدا و فێسی ئەو کەسێ ئاشکرا کرد. فۆتۆگرافەرێکە بەناوی باهرام ئەم گەنجەیە کامێرەمانە و دەمێکە بۆ هونەرمەندینە کار دەکاتن و وێنەی دەگرێ بە پێی لۆکۆلینۆکانی ئێمە ئەو کەسەیە زۆر دەمێکە وێنە بۆ دینە دەگرێتن و ئەو وێنانێک کە دینە بڵاوی دەکاتەوە بەدەستی ئەم گەنجەیە گیراوە وەرەوەها دینە دەڵێتن زۆر کەسێکی سادە و ساکارە و زۆر بە شێوازێکی سوتفە یەکتریمان ناسی و باز لەوەش دەکاتن دەڵێ ئەم گەنجەیە کە من ئەو پێکەوە یەکتریمان هەڵبژاردووە زۆر بە قەناعەت لەگەڵ یەکتری دەژین لەبەرەوەی ئەو گەنجەی کە من هەڵمژاردووە نە ڕانژ ڕۆڤەر و نە جی کلاسی هەیە بۆیە تەنها سیقە لە نێوانمان هەیە و یەکتریمان خۆش دەوێت ئەمەش سەروی هەموو شتێکە زۆر جار من پارەم پێنیە ئەو دەمداتێ و پێکەوە سەرفی دەکەن بەڵکو بگرە زۆر جار بە ئۆتۆمبیلە بچووکەکەی دەچینە زۆر شوێن و زۆریش خۆش دەجین لە ژیاندا هەموو شتێک پارە و سەرمایە و گوزاری نییە بەڵکو بگرە ئەوەندە سیقەی پێم هەیە لە کلیپەکانمدا پێی دەڵێم چ جلێک جوانە و چ جوانی ئەو بۆم هەڵدەبژێرێ زۆر جار سەفەری سلێمانیم کردو بۆ لایڤ موزیک و کچە هاوڕێیەکانی خۆم لەگەڵ خۆم بردووە بەڵکو بگرە کاتژمێری یەکی شەو گەڕامەتەوە ماڵەوە هیچ کاتێک خۆی لا لموز نەکردو و زۆر لە من تێدەگا وێ زۆری یەکتریمان خۆشەوێ بۆیە ماڵ و مڵک و سەروەت و سامان هەموو شتێک نییە پێویستە ئینسانەکان یەکتریان خۆش بێتن و یەکتریان قبول بێ. ڕەخنەکان و دینە باز لە ڕەخنەکان و کۆمێتەکان دەکات دەڵێتن لەم کۆتاییان نە گۆرانیەکم بڵاو کردو خەڵکێکی زۆر گلەیی هەبوو لەسەو گۆرانی هەڵپەڕکێم وتیان ئاوازەکەی زۆر باشە بەڵام شارەکەی زۆر سادە و ساکارە بۆیە پێویست ناکە کەسێکی وەکو تۆ ئەم شەحرە بکاتە گۆرانی. دینەش لە وەڵامدا دەڵێتن ڕاستە بەڵام زۆر جار پێویستە قسەی سەرشەقامیش بکرێتە گۆرانی لەبەرەوەی خەڵکێکی زۆر لایەنی ئەم گۆرانیانن و بۆ کەسان نەگوتراوە. ئەو دوایین گۆرانی کەتانە کە دەگدانەوەش ئەگزار زۆری لە ناو خەڵکدا هەبوو لە پڕدا ئەو گۆرانیا لە کەناڵ یوتیوبی هەڵکەوزایر ڕەش کرایەوە و دیار بوو لەلایەن خێزانی هەسەن زیرەکەەوە ڕەش کراوە و کۆمپانیەکەی ئەو گۆرانیان ڕەش کردەوە بەڵام پاش ماوەیەک بینیمە گۆرانیەکە هاتەوە سەر یوتیوب چەناڵی هەڵکەوزار بە هەمان لایکوڤی خۆیەوە و دینا بازەوە دەکاتن دەڵێتن ئێمە هیچ کێشەیەکمان نییە بەڵام خێزانی هەسەن زیرەک دوو بەرەبابن یەکێکیان ڕازینەوە ئەیتریش ڕازی نییە بەڵام ئێمە عەقدمان لەگەڵ کۆمپانیەکەیان کردووە لەمەوەدا دەتوانین گۆرانی ئەو هونەرمەندە بڵێنەوە بێ هیچ کێشەیەک و دەتوانین بەردەوامیش بین لە کارە هونەریەکانمان وەروها تۆی وەکو بینەر دینە بەچێ چۆن هەڵی دەسەنگێنی و ئایا پێت باشە هونەرمەندێکی سەرکەوتووە ڕای خۆت لە کۆمنت بنووسە. زۆر سپاس بۆ سەیرکردنی تەواوی ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەسایەتێک یاخۆت باسی سبابەتێک بکەن بۆمان لە کۆمنت بنووسن واروها لایک و کۆمنت و شێرتان لەبیر نەچێتن وە سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەکەشدا بگرێن بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمین کەسبی کە بابەتەکانمان ببینین و سناپچاتەکەشمان ئاد بکەن بە ناوی کلیل میدیا بۆ ئەوی ناوت بچێتە نێوی پشکۆ ببی بە خاوەن خەڵات و ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەشمان بی هەموو کات لەگەڵتانی لا کلیل میدیا.